زادت بكالوريوس للسنة وبانيالي دوم تنبش الشجاع بانيالي دوم لجنة مشان شكل أنه سبيني ما بفلسطين شجاع ويوانداري أبو برز فاتو شاي من اللي تبعني شجاع سليماني اليوم كعلي من اللي دارستان ببواني سليماني وكراتي أو شكل أبدان كشاو مندوبهم هاتنشتان بو إيرا بخيري أو خوري جيجن مش مع الحوالين بو يكافرن جيجن باريزين وشاريكي باش بلاطين أما يوجد كاتو شاري بسم نبوني هشاري جيجي بيويست تقول نبوني شاوديري جيولوجيكي ياسا برن ما جيجي كان لدياتين كيش جيجي كان كبيروني دار وكمان كتن أما يوجد لو بسم كيش جيجي كان روح بروزيات الدبل جيتان كدو برسم نوي هشاري جيجي تاكاني كوموجا فأميرهم بسالة كان بيكو كنتو يبرز الطعام والله بيكو خالي دومان بسالة دومان أوي أرون فرمان كتان تشيلة باراس نيجي كوجة بجة كمية سوري مراجي بيس وبيوسا شيء بيو باراس نيجي كو بلاين هاتو تشيو باراس نيجي كو اما غير فرمانيج باستعمال تشريك بسر شوار از جهين جگرن استداره یوتیوبی فرمانده کمان. شاید خانجش درمانه گرتوزه. صبح کمان. دکمسکت نوع گندی. اصلی کمی ایشکان معنیش هوشیاری پرورده‌ایشی بیا. هوشیاری باید بینید که آن کاملا کار و چالاکی سینه اکنون مانعانه اتوانی ملاین وقتا یعنی آزا داخلی نوانی بنابراتی بلام بهایی نبودی اتوانی بله بهایی نبودی دارایی آن نمانفعلی یعنی بشه کی بدام او چالاکانه بدام بد او اصلی که میشه کم من اصلی رو همیش اگر اینو با زمان دیدن با پروژه کنم اما اکی فرمانگه کمان میشه یکیش بود زمان دیدن چون داره با کاملک بله با کاملک پروژه دارن او پروژه نش پروژه گردن من نهادن ندار بچیک پروژه گردن نگم من نهادن کاملک مرجو بشه سلطان کاملک مرجو رمای من هیا با وردیتی رزامن دکان یکی لوانا دیاری کدی روبری سازاییه روبری سازایی پروژه که بولمونه پروژه گوره کنم نگم من نهاده کنم دبیت روبری سازایی کنیم لساب سپنده اما مرجع که بدای رزامندی با خام پروژه هر وها پروژه بسوکه کنیش ما لساب دی روبری پروژه کنیم ابه سازایی اما مرجع کنم مرجع کنم پروژه کاری گوره من هی کاری ممنوع من هی کاری بچوکش من هی کمان کرده یکی دانه نیچ رسیدی آوار رو کنم خونده آوار بینیتو که فعلی واتر تریتمنت چیه همون پروژه مرجع کنم دانا مرجع در رابطه یاسایش ماره 8 سال 2008 دستی پاراستون چاکدی جیگا دبت ام یکچارزی آوار دابده بو چی باش آوار کنه ایش آوار او پروژه تو آوار کاری انت هر پروژه که تو آوار کن بکار هنا دبتی این تکو با ای آوار بد اچه تنها ام جهازه با کمال فیلترشنا آوار بوی دوباره سودی دوگی تو بو سوزای پروژه کن اما مرجعی کرد مرجعی تری رزامندی دارم آوار پلور معنیه نه پلور کن بداخل ولا لبداية لسرتها حتى استوى هذا عم بروجي تبعنا صاحب بروجي 20000 والمونة 20000 جوتشك ياخذ بريشك بخيرها مداري أبيته أما دارت شيء ده أجان أي سوتين وأي خاطر جرش عقده استعمل جاكر أويا أبي دانان يكين محتاجة فبتشوف حافظ تريشنا روا أي سوتين بأو زیادی لسه بسیار کنی ایمان لوی که گشته بسیار کنی دارست ایش کشته دانه فکر کنم. او فرمانگه یعنی من می‌دونم لوی ترکی، او فرمانگه یعنی
ئەو کێشەژین گیانە ئەبین بە بەردەوامی چیتان کردبووی بۆ شاری خەڵک بەرەو پێشەوەبرن لە میدیا چیتان کردووە ئەم کێشانتان گەیاندوتە میدیا یاخود ئەوە دەسەڵاتی جێبەجێکردن ئەمکی ئەوەیە بۆ نمونە کێشەژینگیەکان بەرەو پێشەوەبرن بەسم کردنەوە بەسم کردن فەرمانگەی بۆ حکوومەتە بەدڵنیایە ئێمەش ئێستا زۆر خاڵ پرۆژە هەیە لێی هەیە ئەڵێ پرۆژەکەی من بۆچی لەسەر بنا ڕۆژێکەکەی بۆ لەسەر ئەوی دەنیشتم ڕۆژێکی ناکە ئێکاتیگان بۆ لەسەر تۆ ڕۆژێکەکەم لەبەرەوەی تۆ هاتی ڕەزامەندی وەرگیری پێشتر ڕەزامەندی وەرگتۆ وا ڕۆشتوە ئیشەکەی بەڵام بۆ نەمەدۆ ئێمە چالاکیەکەمان ئەوەیە پلانمان ئەوەیە کە ئەوانە بەبێ ئەو جێبەجێکردنەوەشان ناتوانین ئێمە بە هیچ شێوە ڕەزامەندی بین هەروەها بەکاری یاساییمان هەیە بۆ ئەو کەسانی کە سەرپێچی ژینگەییە هەروەها بەدوای ئەوەی ئەم ڕەزامەندیانە ئەیدرێت پێیان هەڵێکمان هەیە لە فەرمانگەی دەڵێن پشکنین ئەم پشکنینە چیەکە ڕۆژانە یاخود تیمی تایبەت هەیە سەردانی ئەو شوێنانە کە نزانم ئایا سۆزایی کێشیان هەیە یەکی چارەسەرەکە کێشیان هەیە سزا ئەدرێن غەرامە ئەدرێن ڕوبەڕووی یاسا ئەبنەوە زۆر کێشەمان بۆ دروستوە ڕاستیان ئەو بابەتانە و لە پلانیشمانە ئینشاءڵڵا ئەوانە بەرەو پێشتر بڕات. زۆر باشە پلانتان چییە؟ پلانتان چێ و پاراستنی ژینگە لە فیسبوک وەکو فەرماندەی ژینگە ئێوە تا ئێستاتان لەو حەملەیەکی ئەو شاکردنە حەملەیەکی ئەوتانە لە باس دەوڵن کە سەرمایەدارەکان ئێستا چۆن بۆ نمونە ژینگە پیسەکان بۆ نمونە کۆمەڵە کۆمپانیا هەیە لەتان جەروە چەمەکان پیسەکان ئەمە پیشانەکەن ئێوە ڕێکاری یاسایی چتان دەتۆتە بەر ئێوە لەڕووی یاساییەوە گرامەتان کردوون یاخود پلانتان چییە؟ ئەم دەست درێژیانە بۆ ژینگە ئێمە لە ڕووی یاساەوە لە ڕێگای یاسایی خۆمان بەتۆتە بەر و بەرامبەر کەسانی کە سزای ژینگەی ئەگەن بەڕاستی و داوا خەی دەکرێت لە مەحکەمە و سزا ئەدرێن و غەرامەمان هەیە و بەڵێننامەیان پێ بڕەکەینەوە کە ئەگەر ئەم کۆمەڵە مەرجانەمە بۆ جێبەجێنەکە سزا ئەیرێت غەرامە ئەیرێت بە 100 ملیۆن هەمانە حتا 5 ملیۆن دینار هەمانە یعنی بۆ استێپانەیە هەڵێتەوە پلانیشمان لەوە گەورەتر داراون کە ئینشاءڵڵا لە داهاتووە ئەو کێشانە نوێنێت. کێشە ژینگەکان کە ئەبینن ڕۆژمەڕۆژێتان کردووە ئەوەی پلانەکانی بۆ شاری ژینگە و شاری کار و تاگانی زیاتر بەرەو پێش و شاریان بەرەو پێش و بەرن باسیکان بۆ نمونە کێشەکان لە دەسەڵاتی ئەویان یاخود حەملەیەکی بۆ شارکردنەوەتان هەبێت ئێمە ناتوانین بڵێن لە ساسەی ئیشەکانمان جێبەجێ کردووە ناتوانین ئەو بڵێن بەڵام دەتوانین بڵێن لە هیچ شوێنێکیشە ئەوە بە ساسە هیچ کارێک نییە لە ساسەڕێک بەڵام بەپێی توانێت خۆمان ئیشەکانمان بەجێگەیانەوە ئەو لە ساسەیش کە نەمانتوانێت جێبەجێ بکەین بۆ کۆمەڵێک خاڵ ئەگەڕێت وڵای ئەگەر بە کورتی بەتان باسکەم یەکێ لەوانە نەبوونی ئیدارەیەکی سەربەخۆی سەر بە قەزاکانی پارێزگای سلێمانی بۆ نمونە سلێمانی ئێمە نزیکەی 60 شارەوانی ئەکەوێتە ئەستۆی فەرماندەی ژینگەی سلێمانی ئەمەش بەهۆی ئێمە کە مەسەڵەن پسپۆر و چۆنەڵی میلاکاتی تەواومان نییە بۆ ئەوە بتوانین لە ساسەی ئیشەکان جێبەجێ بکەین خۆکاری بەوی شەگەڕێتەوە بۆ نەبوونی تەکنۆلۆژیای پێویست یعنی مەسەڵەن سۆشیال میدیا من ئێستا بەیانێکی حەزەکەم لە گوگڵ لێی بەم بە ستانداردی ئۆنلاین لێی بەم بڵام تێستی ئاوی ئەمڕۆمان چۆنە ئاوی تێستی هەوای ئەمڕۆمان چۆنە یاخاگەکەمان چۆنە بەداخەوە نەگەیشتونە بە ستانداردێکی ئەوەی کە بۆ ئۆنلاین بتوانن شتەکانی هەرێمی کوردستان جێبەجێ بکەن بەڵام تا ڕادەیەک هی دەستیمان هەیە یعنی ئامێری دەستیمان هەیە کە پرۆژەیەکدا ئەمەزرێت ئەتوانی ئەچی تێستی خاکەکەیەکی بزانی ئایا باشە ئاوەکەیەکی هەواکەیەکی بەس بە شێوەیەکی ستاندارد نەماتوانینەوە بە ئۆنلاین جێبەجێ بکەین. باشە ئەوە فەرماندەی ژینگە ڕێزان بەتانەوەسیدا پێشووترا باسییان کرد لەوەی کە کۆمەڵە کێشە هەیە کۆمەڵەی کێشە هەیە کە بەوەی وشکە ساڵیەوە یاخود چەوشکە ساڵیەوە کە بۆ کۆمەڵە شوێن ئاویان نەماوە یاخود خۆشەڕەوی ئاژەڵەکان دەست پێکات ئێوە لە دەروی شارەکان چالاکیتان چی بووە یاخود ئێوە چیتان هەبوو لەسەر ئەو پرۆژە ئاسانی کە دروست ئەکرێت یاخود لە ئەو دەستێژانی کە دەست ژینگەکە بڕێنەوەی دا بێت بێتن تایبەتی بۆ ناوچوانی کە دەروی سووری پارێزگاکان هەمووی یعنی ئێمە بەپێی پێویست سزایە بۆ نمونە تەنانەت ئەو دووپەنیانی کە ئەڕۆن بەڕێوەکە دووکەم ئەکەن بە ڤیدیۆ بۆمان هاتووە کاتێک ئەچێ سەنێکی تازاگاتەوە بۆی تازە ناکەنەوە ئەڵە بڕۆ غەرامەت لەسەر
رول جنجا هرم كذا يعني جيشنا لو أستر الأخبار زابط وأني واضمي شكر تأسف عن ذا كنترول أشتغل كده بلا حل صاصة شيء. نظام قلت شيء ما أدري ما تقول وصفاص وفاة الشريف من التمانية المسلماني استشهد لك علي من دارستان طبعا مسلماني بسرعة كان أصلي برزاني نظام فن الدار شنو كان أقول من شنو كتاب بس صوتي مايكا كان بس صوتي مايكا كان بيجي زبرش علي بارن خيبي علي من اللي دارستان طبعا مسلمانية أنا بس أول الكارعيين برينوي برداوي درختكان كان دريناني برد كان دريناني تشولم بردمان كزين درستان كان لازم دولة تركيا وإيران وأجر كيوتنو أمانة دياترين كشكان كشيء دارستان وبرسوزايا كان ما يبي برسم لك علي دوخ دارستان كان شلون وشيتان كدولة دارستان كان وسبارة بروجنش تجيبونا كان بتابعتي دبنا بشافي جوجو شافي جوجو لنا وبردين دارستان درختكان چیتان کردبوون ڕێگریکردنە پرۆژانە و خاڵی سێم ئەمە ئاماژەکردبوون دیاردەی فڵبارین بە بیانبوون و شتە ساڵی لەسەر لە هەڕەشەیەکی مەترسیدارە مەترسیدارەکان سەر ژیری کوردستان بە تایبەتی لەم ساڵانەیان پێویستە بوودیە بەتایبەتی ساڵانی پێشووتر هیچ کاتێک ئەوەنە فڵباری نەبوو سەر هەفتەی جارێک فڵبارینێک ڕۆیات ئێوە ئەمە بۆ پرسم بەتای ئەم دیاردەی کە ڕۆیە دیاردەی فڵباریان فراوان کردبووە بەشێک لە خارێکی کوردستان بە تایبەتی گەرمیان چمچماڵ ڕەشی بەندبوونی تەواوی لەسەرە ئایا پلانتان چی بوو بەراکردنەوەی دیاردەکە زۆر سپاسگوزارم لە دەبوونتان بۆ ئەم پانێڵە من پرسیاری بۆ دارستان و پاڵان لە بەڕێوەبەرایەتی سلێمانی داوای لێبوردنیژەکەین کە بەڕێوەبەرمان نەیتوانی بەهۆی پرسەیەک و ئامادەیان پانێڵە بە زۆریش حەزەکرد بە خێراتی من بکەن. لە ئێستادا دۆخی دارستانەکان وەکو ئێمە وەکو بەڕێوەبەرایی دارستان دارستانەکانەکەی بەدوو جۆرێکیان دارستانە دەستکردەکان و جۆرێکیشیان دارستانە سروشتەکان دارستانە دەستکردەکان و دارستانانە کە بەڕێوەبەرایەتیمان سەوزی کردو و هەم نەمامی بۆ بردووە هەم خزمەتێکا لە ئێستاە و هەم سیاژ و هەموو ئەو شتانەی بۆ دابین کردووە دارستانە دەستکردەکان لە ئێستادا دۆخیان زۆر باشە لەبەر ئەوەی ئێمە خۆمان سەرپشتیانەکەین خۆمان کرێکاری خۆمانمان هەیە کارمەندی خۆمانمان هەیە لەوێ زۆربەی شوکارەکان ئەوان ئەیکەن و ساڵانەش ئێمە ئەتوانین ڕوبەری سەوزایی لە دارستانە دەستکردەکانی خۆمان نازیاد بکەین هەر لەم ساڵ دەتوانیمانە کە ئێمە لە ئێستادا چەند پرۆژەمانەیە 4 پرۆژەی دارستانیمانەیە 2 پارکمانەیە پارکی دارستانی وێست و پارکی ڕازیانە لەگەڵ 16 هۆبەمانەیە لە پێنجێن و تاچێتە قەڵازێ هۆبەی دارستانیمانەیە لە هەموو قەزا و ناحیەکانە کە توانیمانە لەو بۆ پرۆژە دارستانیانەیە سەوزایەکی زۆر بکەین بە حکمەوەی کە سیاش کراوە کارمەندی خۆمانی لێیە توانیمانە 15,000 نەمام لە نەمامگەکانی خۆمانەوە کە 5 نەمامگەمانەیە کە سەر بە بەڕێوەبەرایەتی دارستان و پاڵمانی سلێمانیە نەمامگەکانمان بە شازەسایی لە ڕانیە دووکان بانیمەقان سەرچنار دەرگەمیخانەمانە هەموو نەمامگەی ئێمە کە ساڵانە 500 بۆ 700,000 نەمام ئینتاژەکەین کە دابەشەکەی بەسەر شوێنەکان و بەسەر پرۆژەکانی خۆمان و لایەنە حکومی و ناحکومیەکانیش ئێستا ئەتوانین بێن کە مۆسیمی ڕواندنی ئەمامە بێن لە نەمامگەکان ئێمە نەمامبەر بۆ شوێنانەی کە پێویستیان ئێمە وەکو دارستانە دەستکردەکان ڕاستە ساڵانە ڕوبەڕووی سووتانە بێتەوە ڕوبەڕووی مەسەڵەن وشکبوونە بێتەوە ڕوبەڕووی ئەوەی ئەویش هۆکارەکانی کەمی کارمەندە کەمی کرێکارە کەمی بودجەیە کە ئەمانە هەمووی تەسیرێکی زۆری لەسەر دارستانەکانمان کردووە بەڵام ئێمە بەو تواناکەمەشەوە توانیمانە ساڵانە ڕوبەرێک هەر لەناو دارستانە دەستکردەکانی خۆمانە سەوز بکەین و سەوزایی زیاد بکەین کێشەی دووەمی ئێمە دارستانە سروشتیەکانە دارستانە سروشتیەکان ڕوبەرێکی فراوانە دارستانە دەستکردەکان 16,000 دۆنەمانەیە لە پارێزگای سلێمانیە بە پێ و GIS کە ئێمە بە مەساح پێوایانە کێشە سەرێکیەکە دارستانە سروشتیەکانە دارستانە سروشتیەکان خۆدا نەزانم ڕوبەرێکی فراوانی هەرێمی کوردستانی بێتەوە ئەم دارستانە سروشتیانە ساڵانە ڕوبەڕووی چەند کێشەیەکە یەکێک لەوانە ڕوبەڕووی ئەوە بنەوە ئەبرێنەوە وەکو سوتەمەنی بەکارێن کێشەیەکی ترمان ئەوەیە کە دارستانەکان ئەسووتێنرێ ساڵانە یان ئەسووتێت یان ئەسووتێنرێت یان بەهۆی وڵاتانی دراوسێەوە زۆر جار ئاگرەکە لەوە تەشە ناکاتوێتەوە ناو هەرێمی کوردستان و ڕوبەرێکی فراوانی دارستان ئەسووتێت یەکێکی تر لەوانە کە ئێستا بەداخەوە خەڵکی گوندمیشینەکان هەستاون بە
تەختکردنی زەویە دارستانەکان و بەکردنی بە زەوی کشت و کاڵی کە دارەکان لە بنەوە دەرێنن یان دارەکان ئەسووتێنن. من ئێستا حالیە خۆم ڕۆستمم لایە لە ناوچەیەک لە ناوچەکانی هەرێمی کوردستان داری سەوزیانێ ناوداری وشیان خستۆتە بنی بۆ ئەوەی ئاگری تێبەربن و دارەکە سبەی ڕۆژدەری بێن و بیکەن بە زەویەکی کشت و کاڵی یان بۆ مەساڵحی تایبەتی خۆیان ساڵانە بیان بکرێ ساڵانە بیفرۆشن ئیشی لەسەر بکەن و زەراعەتی لەسەر بکەن. یەکێکی لەو کێشانی کە کەڕوبڕی دارستانە سروشتەکانە بێتەوە خواکردنی داری دارستانەکانە کەسێک ئێوێ پرۆژەیە دروستکات ئەوێ پرۆژەیە دروستکات طبعاً ئەو پرۆژەیە یەکسەر لە بەڕێوەبەرایەتی گشتی سلێمانیەوە کتاب بۆ نووسرایە بۆ ئێماکەن ئەڵە ڕات پێش ئەوەی ئێمە بگەینەوێ زۆربەی کات شوێنەکەیان تەخت کردووە و ئێمە موافقەتیان بۆ بکەین بڵێ فەرمووی ئەوە بەرەن پرۆژەی لەسەر بکەن کە نازانن ئێستا بەهۆی ئەم لە گوگڵەوە کە ئەو چوار نقطەی کە بۆی دیاری کراوە ڕووبەری ئەو پرۆژەیە کە ئەوێ بیکە ئێمە لە گوگڵە یێنی پێشتر سەیرەکەین دابووە کە دار بۆ ئێمە موافقەتەکەی بۆ ناکەین یان زۆر ئێمە ئێستا کتابێکمان بۆ هاتووە لە وەزارەت پشتیوان و سەرچاوەکانی ئاوە هەموو پرۆژەکان ئەبێ بگەڕێتەوە بۆ وەزارەت لەوێ و موافقەت بۆ دوو جارێکی بگەڕێتەوە بۆ ئێمە پێشتر وانە بوو پێشتر لە ساڵی پارە هەتا دەدار ڕێگەیان نابوو بە ئێمە هەتا دەدار لە پرۆژەکەی بێ قەرەبی ئەو دەدارە وەرگرین و پرۆژەکەی لەسەر دروستکات لە دەدار زیاتر ئێمە ڕافزمانەکە بەڵام ئێستا خۆشحاڵانە گەڕاوەتەوە بۆ وەزارەت و لە وەزارەتەوە کارە ئەکرێت و زۆربەی کات ئیتر خۆشتان ئەزانن کە ئەوانەی کە دەسەڵاتدار بوون کە توانایان هەیە لەوێەوە لەوانەیە واستەیە شتێ بکەن و بێن ئیشەکەیان بکەن. ئەمە بۆ دارستانە سروشتەکان یەکێکی تر لەوەی کە ڕوبەڕووی لە ناوچوونەوەی خەڵوزکردن خەڵوزکردن یەکێکە لەو کارانی ئیسا لە زۆربەی ناوچەکان خەڵوزکردن ئەوەیە بە ئاشکرا ئەکرێت و کە هیچ مۆڵەتێکیشی پێشتر ڕێنمایی ژمارەی ساڵی 2013 دەرچوو کە مۆڵەتکردن ڕێگەی یان مۆڵەتی خەڵوز بە پورە ئەو کاتە ئێمە و ژینگە و پۆلیسی دارستان لیژنەیەکمان پێ تێنابوو بە پێوەی کە لە وەزارەتمان ئەچوو کەشفمان بۆ کرد بۆی هەموو یەک کەس لەو گوندەیە کە پێشتر کاری خەڵوزکردن بوو مۆڵەتمان هەیە بەڵام کە سەیرمان کرد هەموو دوای ئەوەیەن و داوای مۆڵەت ئەکەن ئێمە نووسراومان بەرز کردەوە وەکو پارێزگای سلێمانی وتمان ئەبێ مۆڵەتی خەڵوزکردن بە هەموو شێوەی بوەستێنێت لەبەرەوەی دارستانەکان تووشی هەڕەشەیەکی زۆر بوونەتەوە ئەچن دارستانەکە ئەسووتێنن دوای ئەوەیەن ئەڵێن مامۆستا ئێمە ئەو دارانە وشت بۆ بابیێنی نەخوارە بکەین بە یان لە ڕقی یەکتر ئەچون دارستانەکانیان ئەسووتن ئەمە یان بڕینەوەی دارەکان زۆر جا بڕینەوەی دارەکان بۆ پرۆژەیەکە یان بۆ پرۆژەیەکی نیشتەجێبوونە پێشتر ئەبڕێت لە ناوچەکانە هەموو ئەو دۆخی دارستانەکان دارستانە سروشتەکانی ئێستا نەبێت ئەنجەکانە بەردەران لەسەر دارستانەکان ئێستا لای بەڕێزیش ئاچنە لای هەمومان ئاچنە سیتە بینەمەتەکەی مێگەپەنگەمانە کۆمەڵە باخی زۆر دروستکرا ئەم باخانە کە دروستەکرێت دوانم موجیا کراوە هیچیشی تاقۆ نییە و لە حکوومەت ڕسمیاتی نییە هەمووی فۆرمەوە خۆت شتێک لەو شێوازە یانی شتێکی قانونی نییە بەتێ ئەم باخەش هەمووی من و تۆ ئەم بەڕێزانەکە لێرە دانیشتووە کاتێک ئەم باخانە دروستەکرێت دارە بڕێتەوە ئەمە چ کاریگەرێکی ئەو چیتان کردو بۆی کە ئەمە نەبێت یان دانیکەم دارەکان نەبرێتەوە لە کاتی دروستکردنی ئەم باخە شوێنە سیاحی زۆربەی ئەوانەی کە دروست کراوە پێش ینی بڵێ هێشتا بەڕێوەبەرایەتیمان سەر بە بەڕێوەبەرایەتی گشتی پشتیوانی سلێمانی وڵام ئێستا ئێمە بەڕێوەبەرایەتێکی سەر بەخۆین لە ئێستا ئەوانە ئەکرێت خۆ نایان فرست بە ئێمە نایان بێن بە کتابی کە ڕسمی بۆمان بەرز بکەنەوە بڵێ ئەمانەوێت باخی لێرەیە بکەین یان شتێ بکەین ئەمە یەکسەر ڕەوزێکین ئەوە هەر خۆی ئەیکات و بە زیادەڕەوی و هیچ پرسیش بە هیچ کەسێک ناکات لەم کوردستانەیە کە بێ بیکات زۆربەی پرۆژەکان ئێمە جاری وایە چوونە دەسەر پرۆژە لە سیتەک نۆ بیری لێیاوە لە پرۆژەکە سیاجێکی کردووە بە سەدەها داری بڕیوەتەوە پۆلیسمان هێناوە دەستەری شۆفڵ و هەموو شتەکان مامۆستانەوە ناردومانە بۆ ناحیە سیتەک بۆ بەیانێ یعنی تۆ ئیجادی چەکەی لایەنە یاساییەکەیشی لایەنە یاساییەکەی ئێستا قانونی ژمارەدەی ساڵی 2012 دەرچووە کە زۆر تقریبا متەشەدیدە بۆ ئەوانەی کە تەجاوزەکەن لەسەر دارستانەکان بەڵام جێبەجێکردنەکەی موهیمە بۆ یاساکە و داڕشتنی یاساکە زۆر گرنگ نییە ئەگەر جێبەجێ نەکرێ و هیچ نەگرت بێەوە ئەمە ئەوانەیەشی کە ئێستا لەو شوێنانی کە هەڵەسن بە دروستکردنی باپ و سیاژ و ئەمە هەر لەوێ نییە بەس سیتەک ئەبینی کە لێمانەوە نزیکە وەرە بۆ سەر ناوچەکانی تر و قەرەداخ و پێنجوێن و شارباژێر و خەلەکان و دووکان و ئەمانەی کە داری دارستانی سروشتی تێدایە بە ڕێژەیەکی بەرشەڵ دارە بڕێتەوە
هەلە بەڵام ئێستا خۆشبەختانە پۆلیسی دارستان ئێمە کۆتاکێکی تەواومانەیە لەگەڵ کار عەمیداریە ئێستا لە هەر شوێنێک لەم ڕۆژانەیە ڕێکخراوێکی ژینگەی تەلەفۆنی بۆ ئێمە کردوتی لە گوندی مالومە ژمارەیەکی زۆر دابڕاو و فریای بۆ ئێمە پەیوەندیمان کرد بە پۆلیسی دارستان و هەموو بنکەکانیان خستە ئامادە باشوە لە ماوەی کوردنی کاتا لە ماوەی 3 ڕۆژ دەتوانیان سەرپێچیکاران دەستگیر بکەن و ڕوبەڕووی یاسایان بکەن کە داری 100 ساڵەی تیا بۆ بڕاوەوە ئێمە بەشیدۆ بۆمان هاتوو یعنی ئەمە هەمووی ئەوەیە کە خەڵک بەرژەوەندی تاکی خۆی بەرژەوەندی کوردستانی هوشیاری نییە هوشیارێکە کەمە ئێمە توانیمانە هوشیاری بڵاو بکەین و ئێستا ئێمە لە شاخی گۆیژە پۆستەراتماندانەوە بە یعنی بە سابتی دامانناوە لەسەر ئێمسی بۆ هەم بە عەرەبی و هەم بە کوردیشکە لەبەرەوەی گەشتیاری عەرەبی دەچێتەوە ناوچانەوە ئێستا خەریکی ئەوەی زۆربەمان لە شارەوانی وەرگرتووە لەو حەکان کەوتوانە پێویستمان نییە ئێمە هێناومانەوە تازەمان کردوەوە بۆ یاخمان کردو سابتمان کردووە ئێستا بە تەمای هوشیاری بڵاو بکەینەوە یەکێکی تر لەو کارانە هوشیاری لە ڕێگەی ڕاگەیاندنەکانەوە لە ڕێگە ڕێکخراوە ژینگەیەکانەوە ئێمە زۆر سپاسی ڕێکخراوە ژینگەیەکانەکەین کە سووتانێکە بێ یەکەم کەس کە ئەگەنە سەر سووتانەکە ئەوانە کە ئەیکوژێنەوە هەر ئەوانە کە خەڵک هوشیارەکەنەوە لەو ناوچانە هەر ئەوانە وەکو ئێمە وەکو بەڕێوەبەرایەتی دارستان فریای ئەوە ناکەین چونکە ئێمە کارمەندەکانی خۆمان کەمە کارمەندمان کەمە کرێکارمان کەمە حرەسمان کەمە هەر پرۆژە دارستانی دەستکردەکانی خۆمان ناتوانین پارێزگاریان لێ بکەین پارێکمانەیە پارکی دارستانی ڕازیانە تا ئێستا توجار دزیمان لێکراوە من حاویلە گەورەکان خستین لە خوار و بایەک ناوەکەیان بردو بەس لەبەروی ناوزەرەکەی بۆ بردیان پرۆژەیەک سێویری تێدا ئەو هەموو نەمامەی تێدا 165 دووەنەما شاخی گۆیژە 2080 دووەنەما یەک کرێکارم هەیە وەکو ڕەسمی یەک کرێکارم هەیە ئێستا بە یەک کرێکاری هیچ ئەکرێ ئێستا خۆشبەختانە ڕێکخراوی جیایزێتی ئەڵمانی چل کرێکاری بۆ بکوم قایم ساڵانە کرێکارمان بۆ گرێ لە کاری دەرمانکردن سەوزەبر بۆی ئەگربەری پێ بکەین نیشتە جێبوون و ئاوادانکردنەوە گرێ دەرمانێنە ساڵانە کە ئێمە ئەگربەری پێ بکەین ئێستا خۆشبەختانە لە ڕێگەی بەڕێوەبەرایەتی شارستانی سلێمانی کتاب بۆ هەموو یەکە کارگەڕێکان کراوە بۆ ئەوەی کەستن بە دروستکردنی ئاگربڕ بۆ دارستانە سروشتەکان خۆشبەختانەی سەلا قەڵاشوالان و زۆربەی شوێنەکان کرێکار گیراوە لەژێر سەرپەرشتی بەڕێوەبەرایەتیمانە و هۆبانەی کە کانە بەردەکە ئێمە حەزم ئەکرد ئێستا بەڕێوەبەرایەتی نەوت و تانزەکانی سلێمانی لێرە ئامادە بوون چونکە ئەو ئیجازەکە لەوان و ئەوان لیژنەیەکی 4 کەسی ڕووپێوێکی کشتوکاڵی ناوچەکە پارێزگای سلێمانی نوێنەرێکیان نەوت و تانزاکان سەرۆکی وەحدی ئیداری سەرۆکی لیژنەکەی کە ئەوان ئەچن ئەوان کۆنووسێکە نووسن و مۆڵەت گەێنێ و 4 حاڵی بۆ دیارەکەن کانێک لەو شوێنەیە کانێک بەردەکان بیتەکی کانی بەری مەڕمەڕوانە کە هەمووی سەرەوەی دارستان دوای چی کتاب بۆ من بەرزەکات و دوای ئەوەی مۆڵەتەکەی یا ڕسوماتی لێ وەرگرتووە کتاب بۆ من سەگاتوە لێ ڕات ئێمەش لیژنەیەکمانی ئەچینە شوێنەکە بۆ ئەوەی ئیجازەی سەیرەکەین ئەم شوێنە کانی کۆنە دارەکان هیچی لەماوە زەویەکە تۆپۆگرافی زەویەکەی تێداوە هەمووی تێک شو هیچ بەسەر هیچ چۆنەمەوە ڕێگەی کردوێتەوە لە ناو دارستانە بۆ سەر کانەکەی لەوانەیە 10,000 داری پڕی بێتەوە پێشتر شوێتە سەری ئێستا کە ئێمەچین ئەڵێ مامۆستا و 4 خاڵەیە من ئالەویایەکە سەیرەکەی ئیش ئەکە جاوتم ئەم پرسە گورگانەیە چییە بە ئێمەی ئەەکەن ئێوە کاتێک ئەبێ مۆڵەتەکەی بنێت کە موافقەت ئێمە وەربگیرێت کە موافقەت ئێمە وەرمیگیرین بۆ ئێمە بۆ کەشف و دوای ئەڵێن ڕەزامەندی ئێوە هەر نایبەستن من لە پێنجێنە لە ماڵی شەشەوە خۆم ڕئیسی لیژنەی کەشفەکانم لە ماڵی شەشەوە یەک مۆڵەتەکانی بردم لە پێنجێنانەوە کە هێناویانە کتابەکەم بەرز کردو بۆ وەزارەت لە وەزارەت ئەڵێ ئێمە دانیشتین لەگەڵ وەزارەتی سامانە سروشتیەکانە بۆ ئەوەی بگەینە میکانیزمێ بۆ کانە بەردەکان چی بکەین چونکە کانە بەردەکان چەندی مۆڵەتی هەیە سێوەی مۆڵەتی نیە بڕۆ بزانە چیان لە ناوچەی پێنجۆن و ناوچەکانی تر کانە بەردەکان ئەنجا بەپێی یاسای بەپێی قانونی تەنزیمی ئیستیثماری معدەنی ژمارەنەوەیکی ساڵی 86 ئەبێ لە کە کۆتایی ئیشەکەی یا بۆ 6 مانگیان بۆ ساڵەکە لە سایە 5 پڕ بکاتەوە ئەوەش ناکات ئەنجا لەسەر ئەوش ئەجێ چیەکە کە خۆڵەکە دەرێنی کاتە ناو دارستانەکەی بنێ ئەیکا بە ناو دارەکان هەموو دارەکانش لەو لاوشتە بۆ من کامێرەم دانە ناو بزانم کێ ئەوە ئەکات کێوە ناکات ئەنجا شوێنەکەی ئەبووێت 4 خاڵی بۆدانراوە لە 4 خاڵەکە دەرەچێت ئەڵەم باشە تۆ ئێستا ئەم 4 خاڵەت بۆدانەوە من مەساحم لەگەڵای ئەڵەم ئەبێنم 4 خاڵەیەشتی مامۆستا ئێرەکە بەرزتیان نەما من لێراشی ئیشکەمە چێتە ئەولا لێراش مۆڵەتینی ئەو لا ژێرانەکە ئەو ناژێرانەکە یان ئەچێت لە چەند شوێنێک شوێنەکان هەڵەکەنێ بەردەکەی بەدڵنیە و دارەکە ئابڕێتەوە خۆ تازە بڕایەوە بڕۆ لە منطقەی پێنجۆن و بناوەسوودە بزانش چیان
وەکاتێوە خۆی لێرێ و ڕێکخراوی ملەتەوەی ئەوان زۆر ئاگاداری وەزعەن ئێمە خۆشمانەشین بۆ خۆشمان ئەمە شتانە بەردەکان کێشەیەکی زۆری بۆ ئێمە دروست کردووە بەڵام ئەوەتە ئێمە ڕێکاری یاسایی ئەوەی هەیە بەیکی ئێترابەوە لە دەسەڵاتی ئێمایە کە سوانی وشە بەڕای تۆ پێویستە چی بکەوە پاراستنی دارستانەکان پلانی داهاتووی ئێوە چییە بۆ پاراستنی دارستانەکان و زیاترکردنەوە ڕوبەری سەبزاری وڵی یەکەم شت هۆشیارکردنەوەی بەلای مرۆڤ هۆشیارکرد لە ڕێگەی ڕاگەیاندنەکانەوە لە ڕێگەی ڕادیۆکان و لە ڕێگەی ڕێکخراوەکانەوە خەڵک هۆشیار بکرێتەوە بزانێت کە ژینگەی کوردستان بەم دارستان و بەمەوە ژینگەکەی پارێزراوە ئەگەر ژینگەی ئەتەوە ژینگەیەکی پارێزراوەتە بێ بۆ خۆت بۆ ئایندەی مناڵەکانت ئەبێ دارێک بڕوێنی بەلایانی کەمە ئێمە ئێستا زۆر کەسێ ئەڵێ لەبەر کامێرە دارێک ڕوێنێت و دواییش ئێمە زۆرمان پێ خۆشە لەبەر کامێرەکەش بێ دارێکمان بۆ بڕوێن بەڵام لە شوێنێکا بێ تەسلیمی ئێمەیکە بۆ ئێمە دوای خزمەت ئەو نێ بتوانین خزمەت ئێمە زۆر ئێستا کەسێک هاتووە لە شاخی بۆیژا لەم ڕۆژانەیە کوردی من 700 دارە بۆی زۆرمان پێ خۆش بووە وتومانە بڕۆ 6 دۆنمماناوەتێ بە یەک سوای شوێنەکەی بۆ دیاری کراوە تعودێکی کاتبعدم دێوە کە دوایی داوای ئەو شوێنە نەکەیتەوە بیکەی بەی خۆت بۆ ماوەی 3 ساڵ لەبێ خزمەتی دارەکان بکەی نابێ سیاژی بکەی ئەبێ ئەو دارانە بڕوێنی کە لەم شاخەیە ئیسیفادەی لێکرد و بەوەی ژینگەی ئەم شوێنە ئەوەیە بێت نەکچی دارێکی بەرارم بۆ بڕوێنی دوایی بڵێ وڵاوە خۆم ڕواندەوە خاکی من بووە دەست هەل لە باو باپیرانمەوەی من بوو ئەوە ئێمە لە پێشەوە تعودێکی کاتبعدی لێوەرەگەی کە زۆرمان پێ خۆشە هەر کەسێک بێت لەناو پرۆژەکانی ئێمە پرۆژە دەستکردەکانمان دار بڕوێنێ دەستخۆشی لەکەین یارمەتی ئەین بە نەمام بە کارمەند بە ڕێنمایی هەرچێکی بێمە بێ زۆسپاس بۆ کاکالی سێمەلای پرسیاری بە ڕێزان زانین کێ پرسیاری هەیە پرسیارەکان ناوی پرسیارەکان وەرەگرین کاک ڕێبوار دەست پێ بکەین کاک ڕێبوار ناوی‌نووسن کێ تر ئوستاد نایب ڕێزا عەبدوڕەحمان الله أستاذ نوزار مشكور أستاذ نايب الرئيس كاغربار بس كنت كاغربار باجوا و جنابیان هەر جوابەکەی ئەوە وایە ئێمە لە ڕووی وشیاری هیچمان نەکردووە بۆ بۆچوونی منە چکە فەرمانگەیەکی ژینگە لەسەر ئاستی پارێزگایە ساڵان نووسی منە لە قوتابخانەیە یەک چالاکی ئەگەر ئەنجامیدا ئەنجامێکی نەدا ئەمە زۆر زۆر کەمە بۆ فەرمانگەی ژینگەی سلێمانی بۆ کارگەعالیش ڕۆژی دارستان دەستکردەکان بە تایبەت ئەمساڵ بڕێکی زۆر درەختی دارستان دەستکردەکان وشک بوو لەوانە یوکالیپتۆس ئەمە پێداچوونەوەیەکی بەڕاستی کە هەم ئەو جۆرانە مەسەلەن نەچێنین لەمەوە و هەم ئەو یوکالیپتۆزانە بەڕاستی وا چاکاریان تیا بکرایە بڕینی بەشە وشکەکەی بکرا کە ئێستا منێکی ناشرینی دروست کردووە بەڕاست کاکعەلی باسی سیستەمی GIS-ی کرد من پرسیارەکەم ئەوەیە سیستەمی GIS سیستەمێکی زۆر باشە وەکرێ پشتی پێ ببەسرێ و پشتی تەجاوزکارانی ژینگەی پێ بشکێنێ بەڵام من وا هەست دەکەم وەکو پێویست ئەم سیستەمەی پێ ناکرێت یا خارجی ئەم سیستەمە لە بەڕێوەبەرەتی جەنابکانەوانێ ئیش ئەکرێ و ئیش بەم سیستەمە ناکرێت چکە من نەزانم هەندێک پرۆژەمان هەیە زیاد لە هەزاران داری بڕیوە و مۆڵەتیشی وەرگرتووە ئایا ئەمە سیستەمی GIS-ەکە ئیشی پێ نەکراوە یان واستەی کردووە یان ئەوە کراوە تەنها من پرسیارەکەم لەسەر ئەوەیە هەموو پرۆژەیەک بە سیستەمی GIS-ەکە ئاوا یاخود هەندێک پرۆژە هەیە خارجی سیستەمی GIS-ەکە ئەوە پرسیارێکی دیکەشم عفو بکەیت من لە خۆم ناقەڵ نا ئاساییە بۆیە تریانم کردبووی دەستان خۆش دەستان خۆش بێت دیارە من قەنەعەتم وایە وەڕەنگە زۆربەی برادەرانەی بەیان نابێت هەم ژینگە هەم مەسەلەی ئاو پشتوکاڵ ئەمریکا لە هەرێمی کوردستانە هەیە شتێکە مایەی گرنگی پێدا نەبووە لەلایەن دەسەڵات بە شێوەیەکی گشتی و بەشێکی زۆری خەڵکیش من نمونەیەمەوە بە خۆم ئەنداوی پەرلەمانی کوردستان 5 ساڵ لە لیژنەی پشتوکاڵ و ئاو لەگەڵ ژینگەشا تقریبا هینم هەیە تێکەڵێکی باش نەیە کاگرێ وا ڕەنگە ئاگادار بێت یعنی من دوو نمونە دێنمەوە بۆ جەنابتان بۆی قەنەعەتێن کە
دەسەڵاتی کوردی احتیمامی بە کشتتوکاڵ نەداوە. کشتتوکاڵ ئێمە وەزارەتەکەمان ناوی کشتتوکاڵ و سەرچاوەکانی ئاوە واتە ئاسایشی خۆراک و ئاوی پێوەبەندە. ئەمەی کاگعەلی باسیەکە بۆ نینە دارستانەکان بەشێکی بچووکی وەزارەتی کشتتوکاڵە. ئەزانن لە کاتێکا پارەیەکی خەیاڵی و زەبەلا هاتە کوردستانەوە تەنها لە 1.8 لە بودجە بۆ وەزارەتی کشتتوکاڵ دەرخانەکرا. ئەمە کارەساتە. لەوەش خراپتر کاتی خۆی وەزارەتێکە بوو ناوی وەزارەتی ژینگە بوو. ئێمە لا خۆی گرنگی زیاتر بدەین بە وەزارەتە خزمەتی باشتر بکەین بودجەی باشتری وەرەتانکەین هاتی بچووکمان کردوەکمامە دەستەی ژینگە. من دوو لێ دوانی ئەو برادەرانە کاتی خۆی مامۆستادارا وەزیری ژینگە بوو دارا محەممەد ئەمین قابلەیەکی خوێندەوە لەو ساڵانەی شەکەپارەیەکی زەبەلا هاتە وڵاتە ئەڵێت تەنها 4 ملیارد دینار بودجە بۆ وەزارەتی ژینگەی هەرێمی کوردستان دەرخان کراوە لە کاتێکە 800 ملیارد دینار پارە بۆ وەزارەتی ناوخۆ دەرخان کرابوو واتە 200 ئەوەندەی وەزارەتی ژینگە. ئەمە بۆ خۆی دەرخەری ئەوەیە کە ئێمە ئیتیام بە ژینگەران. خاڵێکی تر کە بەلامەوە گرنگە من لایکپانەکەی کا لە ڕاستیە حەزم نەکرد هیچ قسە بکەم بەڵام خۆ خەڵک لە ئەوروپا و لە ئەمریکاوە نەهاتوە ژینگەی ئەم وڵاتی ئێمە تێکبا خۆمان هاتووە تێک من کۆمەڵە دارتان لایە حەزەکەم هەر ئاوا بەڕاشکایی پێتان بڵێ یعنی باسی مەزرعەکرا لە هەرێمی کوردستانە ئەو بەپێی ئەو داتایی کە تا 2010 لە پەرلەمانە گوندان بوو 85 بۆ 87,000 مەزرعە هەیە لە کوردستانە کەواتە هەر مەزرعەیە بیرێکشی تایە لانی کەم بیرێکی لانی کەم ئەینا مەزرعە هەیە من بۆ خۆم 5-6 بیرم کردم ئەمە کارەساتە من تێناگەم دەستگا ڕسمیەکانی حکوومەتی هەرێم چۆن بێ ئاگام باشە ئەوەی کە واسێکم لە پیرمان و سماقۆڵیوە تا ئەگەر کەسیتێک و نێرگەفان و پێنجۆن و گەرمیانیش ئەمە شتەکەی بۆ بەرگشتی یعنی وای لێ هاتووە من کات بەوی کارێکم نووسی گەندەڵی یەکسان بۆ بەرژەوەندی گشتی قسە لەسەر گەندەڵیەکەی یەک دنیا دەموچاو و قسە لەسەر ئەکرێت کە تۆ ئەوەت کردووە لە هەمووی خراپتر لە ڕاستیدا یعنی باسی ژێنگەکرا خاکی هەرێمی کرا باسی سفرەی سەفەری کرا برادەرە باسی سفرەی سەفەری کرد ڕاستە بەڵام ئێستا بڕۆ جوتیارانی کورد بزانە کە ئەم نایلۆنە بەکارێن ئێستا نایلۆن و سۆندە بەکارێنن ڕەنگەوانتان کە هاچۆی دەرەوە کرد ببینن بە هەزاران تەن ئێستا نایلۆن لە ناخی زەویەکانایە کردنیوێشی هەڵناگیرێتەوە دواتر ئەمە ژینگەی ئەم وڵاتە دەدوی کرد ئەزانی من ڕسمێکی پێنجوێنم لایە دەشتێکی پێنجوێن باوەڕ بکەن سێریەکەی لە ئاسمانەوە گیراوە ئەڵێ بێژنگە بەس حەفرەکان لەسە بە حەپارا کەنداوە واز دەبین دەتیوازی بێنە ئێمە دەستەی ژینگە و ئیشی چی بوو وەزارەتی چین بووە من کاتی خۆی پرسیارێکمدا بۆ وەزارەتی کشتتوکاڵ کاک عەبدولسار وەزیر بوو وتم خوا چەند بیری تەجاوز لێدراوە ئامارێکی بۆ نردووەتی 7,000 لا هەموو داوم لایە دەوتم کاک عەبدولسار بۆ نایوتم بۆ سیتەک بەس بێ 7,000 بۆیە ئەمە کارەساتە ئەو دادەیە باسی ژینگەی کرد شایخان من هەستەکەم پشتیوانی کاگرێوارەکەم لە ئاستی پێویستانیە ئەم فەرمانگەی دەستێڕانی کردنەوەی دەردی کاگرێوارەڵە بۆ قوتابخانەی ڕەوزە و چی ئەمە شتێکی زۆر کەمە من ئەزانم بودجەتان هیچ نییە هیچتانە بەدەستانیە تەسەوڕەکەیت ڕێکخراوی ملەکەوە پاراستنی ژینگە لە پێنجێن ئەو کاگرێوارە بۆ خۆی ئەندامێکی باشی ڕێکخراوەیە 150 گوندەیە لە سنووری پێنجێنە جگە ناو پێنجۆن و دوناحێکەکە تەمامەت لە 100 گوندیانە سمینار و کۆڕی شەوانەیان کردووە لە قوتابخانەکانە هەمویان کردویانە بۆیە پێویستە ژینگە بکرێتە خەمی گشتی لە ڕاستیدا تەنها بە فەرمانگەی ژینگە و بە زەراعە و بەشیشی ناکرێت ئەمە خۆمان وێرانمان کرد خۆشمانەوێت چاکیکەینەوە لەبەرەوە ئەگەر ئەو شێوازە بڕۆ کارەساتی گەورە بووە لەبەر ئەفۆ شایخانە دەست بەش بێ سپاس بۆ ئەو پانێڵە کە هەردوو بەڕێزان بۆیان باسکردین زۆر سپاس شایخان ئەو غەڕاماتانی کە وەرئەگیرێت لە ئەو کەسانی سەرپێچی ژینگەی ئەەکەن وەکو ئەو بەڕێزش ئاماژەی پێەیە کەوا بودجەی فەرمانگەی ژینگە زۆر کەمە ئەو غەڕامەیە لەکوێ ئەگەر وەڵامی پرسیارەکە لەلای ئەو بێ نازانم ئەگەر بتوانێت وەڵام باتەوە ئەو غەڕامەی کە وەرئەگیرێت چۆن ئەخرێتە خزمەتی سێکتەری ژینگەوە لە کۆتاییە یعنی ئەو غەڕاماتانی وەرەگیری ئەبێ بۆ چۆن لە مرور غەڕامە ئەکرێت دوای ئەچێتەوە کۆکیوە ئەبێ بزانین فەرمانگەی ژینگەش لە چ سنووقێکا کۆکرێت و چۆن سەرفەکرێت حەزەکەم وەڵامی ئەو پرسیارم بکەوە زۆر سپاس والله من تقريبا
لە قسە باسەکانی ترمە تۆزێک ئەمێت بە هەردووکیان جوابەمەتەوە مەسەجم نەگەیان جاری پێشوو من لە هینێکی عەزیزنەسینەوە دەست پێ دەکەم دیارە زۆر دەگیرێت عەزیزنەسین قەرار دەدات قسە نەکات بەرحاڵ لە ڕێگەڕۆشتنیەکە کەسێ پرسیاری لە دەگاڵێک جەوهەوا و کەشوات چۆنە دەڵێ زۆر خۆشە ئەڵێ کەوا بوو وڵات بارانایی ئەوەیە باری کشت و کاڵوانە زۆر باش دەبێت ئەڵێ دیسانەوە ئەڵێ خەڵک بۆزی خراپە دەڵێ دیسانەوە خەتای دەسەڵات و حکوومەتە دیسانەگیری لەسەرەوە بۆیە من هەم ئەم وەزعانی کە لە قسەکانی کە عەلیشە هادەوانی کە هەر لە بۆ بەرهێنان لە شوێنە دارستانەکان بڕنی دارستانەکان و ئەو زیادە ڕوانە کە دەکرێت بەڕاستی هەر هەمووی خودی دەسەڵاتە لە کوردستانە ئەمە دروست دەکات یعنی ئەوەی کە ڕوو دەدات لە کوردستانە کە ژینگە وێران بووە بۆ هینەبێ هەمووی دەسەڵاتە بورەمان هەمێک شتم دێران و سیوعفم کەم بۆ باش یعنی سەیریکی یعنی هەر لە شواچۆم دەسەڵاتە پارکی گەڕەکێک تێک دەکرێت بە مزگەوت ئەوەی کە بینیمان لە هەولێر یعنی وڵاتانی ناوچەکە یان دارستانە سووتێن ئینسان نەکوژن خەڵک ژیگە تێک دەدەن حیوان لە ناو دەچێت بەڵام من دەسەڵاتی سیاسی لە کوردستانە ئەوە ئەبینین کە هیچ شتێکی نییە هیچ هەڵوێستێکی نییە کە باقی شتەکانی تر بۆیە بەڕاستی پۆلیسی دارستان و سەرپێچی و غرامە ئەم دوو شتە کە لە قسە باسی ئەو ڕەفیقانە هات پۆلیسی دارستان بەڕاستی هەروەکو چۆن محکەمە بەس بۆ هەژاران و بۆ فەقیرەکانە بەڵام ئەوەی کە دەبینین دەسەڵاتدار و ئۆلیگارشیەکان کە لە کوردستانە هەن هیچ شتێکیان لەگەڵا ناکرێن تەسەورەکەم پۆلیسی دارستانیشە بە هەمان شێوە دەوروی خۆی بینێ و غرامە و من تەسەور ناکەم ڕۆژە ڕۆژان غرامەی یەکێ لە سەرانی دەسەڵاتی کورد کرابێت کە سەرڕۆی کردبێت لە کوردستانە لەسەر مەوزوعێکە غرامە کرابێ و خودی ئەم غرامەش دیسانە دەشێتە گیرفانی دزەکان یعنی ئەو غرامە بۆ کوێ دەچێت خۆ لە پێناوی ژنگە پارێزی کوردستانە سەرف ناکرێت دیسانە دەچێتەوە ئۆتۆماتیکیان چۆن پارەی مرور پارەی زەریبە پارەی شوێنەکانی ترە دەڕۆن ئەم غرامەش دیسانە دزبێتەوە ئەم واقعەتێکە بۆیە من دوو شت بە نەزەری من لەم دانیشتنا ئەگەر ئێمە تەئکید بکەینە سەری دوو شتە ئەوش ئەوەیە مەوزوعی ئەوەی کە دەڵێ وشکە ساڵی من تەسەورەکەم هیچ شوێنە بەقەدەر کوردستان هەلومەرجی ئەوەی نییە کە بتوانێت لەو ئەزمە ڕزگاری بێ ئەویش بەڕاستی بە دروستکردنی سەدەکانە لە ئێمە هەر لە کەلارەوە هەتا من خۆم کە زۆر سەردانی ئێوە دەکەم یعنی دەتوانی چەندان سە دروست بکەی ئەو ئاو بە فیڕۆ نەڕوە مەوزوعی کەرتی پیشە کشتتوکاڵ کەرتی کشتتوکاڵ بەڕاستی دووسش لێمە کۆڵەکاتەوە هەم لە ڕووی اقتصادیەوە هەم لە ڕووی اقتصادیەوە دەتوانی هەلی کار بۆ گەنجان دروست بکەین و هەم ئەتوانی ژینگەشی پێپارێزین بکەین بەڵام بەڕاستی ئەمە دەستیان بۆ نەبوو ئێمە توانی بەڕاستی هەلم دانیشتناکە چونە دەرۆ ژینگە پارێزان زۆر تەکی لەسەر ئەم دوو شتە بکەنەوە کەرتی کشتتوکاڵ ئێستا ئێمە توانین دەیان ئەو ترێژوانی کە لە شار باژێر هەیە لە هیچ شوێنێکی دنیا نییە بە فیڕۆ دەڕوە دەبالێت ئێمە دایان معامل هەبێ دەکرێت بەڕاستی ئەنواع شتی لێ دروست بکرێت بەرحاڵ و ئەو مەوزوعی بەتاڵی ڕزگارمان بێ بۆیە ئەو دوو شتە زۆر تەکیدی لەسەر بکەینەوە من تەسەورەکەم فشار بێنین کە کەرتی کشتتوکاڵ لە کوردستانە کەرتێکی زۆر مهمە بەڕاستی دەتوانێت جواب بە مۆزعی ژینگە پارێزیش باتەوە مسپاسانە دوو بابەتم هەیە بۆ شایخان ڕاستی بێ من لە یەکێکیان و دەست پێەکەم پێش 12 ساڵ لەمەوە پێش بە کارێکی دوکمنتەری چوومە تانجەرۆ ڕژی سەرەتان لە تانجەرۆ لەو دیاتانی چواردۆری تانجەرۆ زۆرە لە ناودیەکانە یەکێک لە هۆکارەکانی ئەوە لە پانێڵی پێشوە باسییان کردوتیان سەرمایه‌داری یەکێکە لە هۆکارەکانی پیسبوونی ژینگە نازام ئاگاداریتان لەو مەسەلەیە چۆنە کە یاسا دیسان دەستی هەیە لە پیسبوونی ژینگە یەکێک لەوانە کەس ناتوانێت دەست بۆ ئەو ئەرزە درێژ کات کە یاسا ڕێکێ نابێت یەکێک لە نمونونەکان دروستبوونی کارگێکی ڕۆنی گەورە لەو ناوچەیە کە پاشماوەکەی بە ڕۆنی پیس و بەو تێزابی کە تیاتی من لە 12 ساڵ کە سەردانیم کرد چاڵێکیان هەڵکەن بەقەدەر ئەم ژوورە بە دوو ماسکەوە لە دووری با بڵێن 100 مەترەوە نەت ئەتوانی 5 دقە لەو ناوە خۆت بگریت دوای چەند ساڵێک سەردانم کردەوە بۆ دوکمنتاریکی تر بوو بە 4 ئەوەنە چاڵەکان قوڵتر بووبوون ژوورەکان گەورەتر بووبوون لەم ماوەی پێشوا بیستم زۆر گەورەتر بوون باشە 10 ساڵ 20 ساڵی کە ئەو ناوچە چی لێت لە بەروی کارگەیە پاشە ڕووی هەیە
هەر بێدی خاتە ئەو چاڵانەوە کە یاسا ڕێی پێیاوە کە ئەو چاڵە گەورانە ئەو کەنێ لە ناوچیان بە قوڵایەکی زۆر زۆر ئەو زەهر و تێزاب و ڕۆنە ئەچێتە کشت و کاڵەوە چێتە ئاوی کاژێرەوە چێتە باوەڕکە تەسیری بۆ سەر ئاژەڵەکانی سەر زەویشەیە کە لەو مەنتیقەیە بەخێو ئەگرن لە مەڕووماڵات ئەو پلانە چییە کە دەستگای ژینگە بەڕێوەبەتی ژینگەیەتی بۆ نهێشتنی ئەوە یا بۆ ڕێگرتنی ئەوە یان ئەو ڕۆنانە چی لێ بکەن ئەگەر ڕێیان لێ ئەگرن ئەو چاڵانە کۆتایی پێێت دوایان ڕۆنەکان ئەکەنە چۆ چی لێت ئەمە ناکرێت دوایەوە مەسەرەن ئێستا کارگێک هەیە ڕەنگە لە 10 ساڵی کابێت بە 2-3 کارگەی تر ئەوە چی لێت بابەتەکەی ترم ئەوەیە کە بیرمێ لە هەشتاکانە دەرسێک هەبووانەی کشت و کاڵ بوو لە مەکتەبە کە ئەخوێنرا ئەوانێ نازم لە ساڵی چەندانەما ناکرێت مەسەرەن چەند خەبیرێک ڕاست پێرن کە دەرسێکی کشت و کاڵی و نەکات کشت و کاڵی دەرسێکی ژینگەیی دروستکەن زەخت لە پەروەردە بکەن کە ئەسڵان دەرس هەیە هیچ سوود بە تەلەبە ناگەێنێت تا تەخەڕوجەکات هیچ لەو دەرسانە سوودی لە نابینێ و لە ژیانیان کاریگەری نەبووە ناکرێت لە مەرحەلەی ڕەوزە و سەرەتاییەوە دەرسێک بۆ سەکتەری پەروەردە زیاترن کە ژینگەی بێت بەڕاستی من کە لە تایبەتەوە خۆشحاڵ بکردم بۆ سیمپۆزیۆمە بەس دائما وەرکشۆپ و سیمپۆزیۆم لە کۆتاییە کۆمەڵی ڕاستفادە پێشکەشەکەن یعنی من حەزمە کرد کۆمەڵی ڕاستفادە ببینین لە زمینی ئەوەیە زۆر باس دەرپیسبوونی خاڵ کرا بەڵام ئەو شتە کە لەبیر کرا ئەوەیە کە پرۆژەی نیشتەجێبوونەکانە کاریسیان لەسەر ئاو و هەوا و خاکی کوردستان دروست کردووە ئەو یەکە نیشتەجێبوونانەی کە هیچ تەبیرێک نییە بۆ دروستکردنیان لە ڕاستی ئەگەر سیرکەن هەمومان لە سلێمانیا ئەژین ڕۆژانە کۆڵانەکان چۆڵە بێ ماڵەکان چۆڵە بێ خەڵک کەس نایکڕێ هەموو ڕائەکەن بۆ ستیەکانی ئەوان لە کاتێکە ئەوان ژینگەکە وێرانەکەن بە ناوی ئەوەی کە ئەم یەکە نیشتەجێبوونانە گرفتی نیشتەجێبوون حەلەکەن خۆی لە ڕاستیە ئەگەر بگەڕێی بە شاری سلێمانیا ڕەنگە لەو کاتانەی کارەبا ئەوشێت زۆربەی زۆری شوقەکان ئەسڵان چۆڵن بەڵام بەو ناوە ئەیکەن بەڵام دوایی شوقەکان زۆر زۆرترن لەوەی کە پێویستن و هیچ مشکلێکی سەکەنیشی حل نەکردووە من پێم وایە ینی لەو مۆزوع یعنی هێشتا شەرمەنانەیە هەر بڵێن وشیاریان بکەینەوە خەڵک پێویستەکە خەڵک خۆپیشانان بکە بەرامبەر ئەو پرۆژانە لە هەر شوێنێک من شۆفلێکە بینم ئەڵێ لە دڵی منی کە خاکەکە هەڵەکەنێ و شاخەکان ئەڕوخێنە ئیکا بەبینە تەمان ئەوە لەلایەکەوە سەرچاوێکی سروشتێ لە ناوە ئەچێت دوای فترێکی تر نامێنێ کۆمەڵی شقاکەن چیەکەن کۆمەڵێک خەڵکی دەرەوەی ئێرەیەنە ئێرە و لە خەڵکی لە باشوور و جنوبەوە ئەو کاتە دیمۆگرافیای مەنتەقەکەش گۆڕاوە خەڵکانی بەڕاستی ئەوەی کە من ئەیبینم ئێستا لە ژینگەی ئەم شارانی کوردستان ئاکرێت بەتابەتی ئێمە ئەگەمان زۆرتر لە سلێمانی ئەمە کاریسی پێ ئەڵێن نەکو حلکردنی ئەوانە ینی پێویستەکە هەنگاوی زۆر جدی کرد ئیشی باشتر بکرێت لەوانە دەستان خۆش بەس تەمان ئەکرێت بەردەوام بێ ئەمانە و ئەو شتانەش زۆر لە بەرچاو بگیرێ بەوەی کە لە جیاتی کۆبینەوە لە قاعەیەکی بچووک ئامەدانشین سوپۆزیمە بکەین پێویستەکە لەسەر جادەکان و بەلافیتە بڵێن بەسە بۆ کاوەڕکردنی ژینگەی کوردستان بەسە بۆ دروستکردنی پرۆژەکان کە خێرەکەی بەسە چێتە گیرفانی چەند کەسێکەوە هیچی تر دەستان خۆش جان من دكتورة سيران معماري شو قانوني دكتورة من قانون هي طبعا برسالة كان ماني كوكردو توبوي لأخيرة كحزم كد يوم لهد قاني الله كبير راس إساءة موضوعية وكلا براسي وكوشون الله إملا درياك أو دسما بيك بين بود طلوبك لسه موضوعي كي جورين ودولتي لو بڵێن ئەو حملەنێ و دەوڵەتیەکان کە دەست پێکات بۆ پاراستنی خات لەسەر کێشەی ژینگە و پیسبوونی هەوا و کێشە نێو دەوڵەتیەکان کە حسەی ئەمیتیا بێ و تیای لەبێ و دەرەنجامەکە وزاری بەکەی ئەم وڵاتانەی کە ئیەن وڵاتەکان گەورەکان چی ئەەکەن بەڕاستی وانش ئەو خۆی مۆزوعێکە خۆی بۆ خۆی کە گەورەیە پەیوەندی بە ئیتیفاقیاتە و ڕێکەوتن نامە نێو دەوڵەتیەکانەوە بەس ئەوەی کە من زۆر پێم خۆشە سێ ڕێکخراو ئێستا بەشداریان کردووە من لە دڵۆپەکەەوە دەست پێکەم ناچم بۆ بەحەکە کەیەوە لێوە دەستان پێکرد لە دڵۆپەکەی ئێمە ئێستا هەر بەڕاستی لەوە شۆ بچووکیەکەم و یەمەوە بۆ ناو سلێمانی چووکە بەڕاستی نازان مۆزعی هەولێر و دووهۆک و ئەوانە چۆنە سلێمانی ئێستا بۆ بە مەملەکەتی خۆ وازان کەسمان نییە کە نەیزانی هەر بەڕاستی بەرەو ئەو واقعڕووی واقعێکی
زۆر ترسناکە بەس ئەوەنە 1 کیلۆمەتر بەس لە ناو جەرگەی سلێمانی دوورکەوەرەوە لە عەلاگەی ڕەش ئەوە گەورەترین کارەساتی ژینگەیی مانی 8 و 9 خۆمان 7 و 8 خۆمانە بینینەوە بۆ گەنەکەی کە بتوانین بەو جادانەیە بڕۆی اینجا بێجگەلەوەی زەرەری خاکەکەی و ئینەکەی اینجا زەرەرە تەندروستیەکانیشی کە بزانین من گەشتومە تا ئەو قەناعەتەی کە خەڵکی نەگەر بڵم کورد کە یعنی بەهین زۆر بێویژدان و لەگەڵ حورمەتێکی گەورە زۆر نەک نەبوونی ئەخلاقیەتێک بەرامبەر بە ژینگە خەڵک زۆر بێویژدان و بێ ئەخلاقە بەرامبەر بە ژینگەکەی خۆمان و هەمووشمانی ئیمانیش نەبوونی ئیمانیش حتا هەمووی ئێمە لەگەڵ احترامن بۆ ئەو هاوڕێیانی کە جیاوازی بێڕوڕای یان بە مارکسیەت یان بە شتێکی کە من لە دینەوە دەست پێکەم النظافة من الإيمان كأمل مناڵیە و کە فێری ئەمان کردوون ئەگەر بەو نەسەش پێ بڕۆین ئێمە کە هەمومان بێ ئیمانە بین لەبەرەوەی گەورەترین شت من گەشتمەتەوە قەناعەتی با مناڵەکان فێرکەین دایک و باوکیان فێرکەین من زۆرم پێ خۆش بوو کە یەکەم ڕۆژی بەهار کەوتە ڕەمەزانەوە شکر خوا ڕەحمی کرد ئەم مانگە کەس نەچوە دەرەوە ئەگینا بڕوا بکەن بڕۆ بە هەموو دارستانەکانە یان شوێنە دانیشتەکانە بگەڕێ ئێشتا عەلاگەی خواردنی ساڵی پێشووتری تیامەوە یعنی ئەخلاقیەتی ئەم خەڵکە چۆنە هەمی لەو دەشت و دەرەدا ئەنیشێ خواردنەکەی بەجێ ئێڵێ کەسی ویژدانی ئەوەی نییە ئەم خواردنە لەگەڵ خۆیان هەڵگرێت بیخا خۆی فڕێبان یەتەوە سەر سیستەم ئێمە فعلا نەزانین تۆ سیستەمێکی نیشتیمانی نییە سیستەمێکی سیاسەتێکی بنیادکەرانە و بڵێن ئەخلاقیەتێکی بڵێن بەڕاستی ئەخلاقیەتی سیاسیەوەی جوی نایمەوە سەر موضوع کە نەبێت کە لە کوردستانە کە وجودی نییە کە لە دروستکردنی وڵاتە بین ئێمە لە دروستکردنی وڵاتانی لە دەوڵەمەندکردنی ئەحزاب و ئەنجا لەناو ئەحزابەکانیشە لە ئەشخاصین لەبەرەوە من کە ئەڵێم ئەم ڕێکخراوە ئیژەکەین یەکەمیان تەرکیزکردن کە یەمەسە قسەکەی چرۆکەوە زۆر مهم بوون وەکو هاوڕێک دکتۆرە چرۆ تەوسیاتەکان ئیشکردنەکان با بۆ چارەسەرەکان بگەڕێن چونکە تۆ چاوەڕوانی ئەوەی کە حکوومەت دەکرێت ئەگەر بەدەست من بێت هەموو دنیام سیاجەکە بۆی خەڵک لەو دەشتەیە دانیشێ بە پارە نەبێ نەمەیەش خەڵک دابنیشێ و حەقیشە حەقی ئەوەی لێ بسەنیت بە پارە دانیشتەکەی چێ بووی دوای خۆڵکی خۆی بۆکەکەیتەوە یان بەو پارەی کە لی ئەسەنی سەتڵی خۆڵ نەک سەتڵ بەرمی لە خۆڵە گەورەکان کە دابڕێ لە هەموو شوێنەکە و پارەی ئەوەش بێ کە کۆکرێتەوە و لە ناویش ببێت یعنی ئای وعی ئێمە ئێشتا نەگەیشتونە لەگەڵ حورمەتمان بینە سەر یەک نقطە نازم لەوانەیە بەڕاستی بەلامانەوە ئێمە تا نەوەکانیش لە هیچ لادێکی کوردستانە ئەو دەستمان نەبوو با بوو نەسە بڵێن لە هەمووشمان نوێژی ڕۆژویشیان کرد هەموو ئەو جیلش بەڵام بوونی ئەو دەست وجودی نەبوو کە زەڕوریترین شتە لە ژیانی خەڵکە لەگەڵ حورمەتمان بەبەرد خۆیان پاگە کردەوە بەس لە ناو مزگەوتەکانە و لە ناوکەن ئەی تۆ لە ماڵەکانی خۆتە ئەی کە لە میواندا هەمی لە دەرەوە لەگەڵ حورمان بۆ ئاژەڵەکان ئێستا مەسەلەی ژینگەیەکەش وایە مەسەلەی ژینگەیەکانیش وەرن سیاحەتی ئەوروپا یان شوێنەکانی کە کارمی سەیرەکەنەوە کاکە ئێمە دوو پێویستمان بە دوو شتێن وعیەکە لەگەڵ یاساکەیە تا غەرامەکە و تونترکەی تا باجەکە و زۆرتر بێت ئەوە چاکترین قانونە کە ئەبی ئیش بۆ ئەوانە بکرێت من لەگەڵ ئەویان ناسخان لەگەڵ ئەویان چونکە زانم کە سەرتان بە ئەیانیان بۆین بەدڵمان نەبێت نەک بۆ حکومەت بێت فعلا لەگەڵ ئەوە کەواتە زۆر باش ئەوە ئیشی ڕێکخراوەکانە ئەوانی کە ئیش لەو مەجالەیەکرێت نەهێڵڕێت لە ناو سنووری ئیداری ئەو دەسەڵاتەوە بۆ ئەو شوێنە بەکار بهێنرێتەوە کە تۆ ئەڵێ ئایا جەریمە نییە هەموو باخێک هیچ باخێک لە دەفتەر کەمتر یان 20 دەفتەر سەباخەیە لەسەر و ملیۆن و 2.5 ملیۆنەوە ئەی هیچ بەرمیلێکی خۆڵە بەردەرگاکەیان نابێت وەرە بەڵام لە باخەکان هەمووی بە هەشتێکە بۆ خۆی لە پەنایەوە مەزبەلەیەکی گەورەی خۆڵدانراوە ئایا بۆچی هەموو باخێکی ئیجبار نەکرێت مەبلەغێکی کەم بیرێت مەبلەغێکی کەم تەرخان کرێت لەگەڵ یا شوێنی خۆڵی پێ دروست کرێت بێجگە لە بەرنامەجی تەلەڤیزیۆنی ئەویان زۆر زەڕورە
ئەم ئێوە ڕێکخراوەکان ئەتوانین ئێوە فەرزکەن یان عقد لەگەڵ تەلەڤیزیۆنەکانە بکەن تربیەتی ژینگە زۆر زۆر مهمە کە لە ناوەوە بەڵێ زانکۆ ئێوە نەتانتوانین ئەو دەورە ئێوە ئەتوانین ئیشەکەن زانکۆی ئێمە کردومانە بە بەحث بەس بەحث ئینسانی معنی خوێنێتەوە بەڵام ئێوە شتەکانتان لە دەرەوە بەڵێ جا وەڵامی هێشتەی ناکە زۆر شتی ڕازەکەی وایە هەمومان دوێن بە دەستان خۆش بێ و دەستی ئەو دوو بەڕێزەی پێشتویش خۆش بێ ڕاستی من شتێکی زۆر بەلامەوە سەیرە مەسەلەی ژینگە خۆی لە ڕاستیە ڕاستە مەسەلەیەکی جیهانیە بەڵام ڕێک پێویستە بە بازاڕی ئازاد و بە عەولەمۆ بەو با بڵێن هەڵپەی قازانکی سەرمایەداریە کە یعنی هەر لە ڕازیە خۆی دروستبوونی شەخەڵ دروستبوونی شارینە دەرەنجامی شارە یعنی ئەمە لە گوندا نابینی بەڵام کاتێک کە ژینگەی سیاسی وێرانە بێ ئیتر ئەم شەخەڵە دەرەکەوێ ئەیبینی بەهەرحاڵ من زۆر لە کاتان ناگرم بەڵام چی لەوانەیە پێشوو خەچەن ئەم بەڕێزانە لەسەر دارستان بوو دوو دیاردە هەیە لە پیسکردنی ژینگەیە بە تایبەت مەسەلەیەوە کە باسی شارکەین هیچیان باسییان نەکرێ هیچ مۆلیدەیە یعنی مۆلیدە خۆی ڕاستە خۆ خاکیز ناکە بەڵام هەوای وێران کردووە یعنی ڕەنگە بەشێکی حتا سپریت خۆی بەشێکی ئەم تێکدانی ژینگە و باڵاسی ژینگەیە بەڕاستی ئەشمێ دوو پرسیار بکەمێکیان لە کەعالیە وێژەوەیە کە باسی کانەبەردەکانی کرد ئێوە لەسەر چ بنەمایەک مۆڵەتیان پێدەن بۆ کە دارەکانیان بڕیەوە هەربوو چیە مەسەلەن ئەبێت چەند دار بڕێننەوە ئەوەی تریشیان بۆ شایخانە نووسیمە شایخان تا چەند واسطە دەورە بینێ لە پێدانی ڕەزامەندیە واستە شایخان دەستپێکی شایخان دەستی باڵەکان زۆر بە کورتی سوود کارەکەمان لە ئێوە درەوە نادینانی فەرمانگەیشی ئیسلامانی هیچ جۆر هۆشیارێکی نییە ڕاستەکە هیچ جۆر هۆشیارێکمان نییە لەبەرەوەی لە ئێستا هیچ پرۆژەیەکمان بۆ دیاری نەکراوە پلانمان زۆر زۆرە بەڕاستی نەک لەوەی لە کارهژنی ڕەوزە و مەکتەبە دەستگرتی پلانمان زۆرە تەنها هۆشیاری پۆستەر و زەرف و کڵاو و تیشێرت نییە من زدی ئەو ڕەم لەبەرەوەی ئەو ڕە زدی ژینگەیە ئێمە چاوەڕی بودجەی وەی پلانی خۆمان جێبەجێ بکەینەوە پرسیارێکەکەن کاگرەوار بوو ئەمتیە پرسیارێکی تر بۆ باسی بیری ئرتیوازی کرا باسی ڕۆژی دەفتەکانی دوکار عەبدوڕەحمان باسی فەرمانگەی ژینگەی کرد باسی بیری ئرتیوازی کرا بیری ئرتیوازی ئێمە فەرمانگەی ژینگە ئەو ئەرزانەی کە لە 5 دۆنم کەمتر بێ ڕەفزی ئەیلێتە یعنی ئەگەر بۆ باخ بێ ئێمە لای ئێمەوە ڕەفزە جۆرەجی دای خۆی چێکە ئەویان ئایدی جۆر بەڵام ئایدی ژینگە 5 دۆنم بێ ئێمە یەکسەر ڕەفزی ئەیلێت و ئەگەر سەر و ئەوەش بێت کۆمەڵی ڕێمەی مەرجی خۆمان هەیە بۆی جێبەجێ دکتۆرە شاڕوو پرسیارێکی وتی ئەو گرامانە چی هاوڵاتیەکانە گەرەکەوە گەنجیری ئێرە و لێرەشەوە باشە هیچی زۆرمان پێشنیار کردووە بەداخەوە هاتووە ئەڵێن بەوەستن جای هەربەشتی من دڵنیام لەوەی کە واستەیە من ئەڵێم واستە تا چەند ڕۆڵە بینێ بە دڵنیام لەوەی کە واستە ڕۆڵ لە دایری ئێمە لە فەرمانگەی ئێمە لە چوارچێوەی یاسا باوەڕ ناکات شتێکی نایاسایی کرابێت بە دۆکومێنت نیشتەمانەیە زۆر کار ڕەفزیراوە زۆر جۆرەش تانجەڕۆ لە ڕاستیا ئەتوانێت بڵێ لە کۆنترۆڵ دەرچووە بەڵێ بەڵام ئەو شوێنایی کە بەڕێزت باسی کرد چەندها جار خۆمان کەشمان کردەوە دەرچوونە مەیدانی و بینیمانە بۆ ڕەزامەندی شوێنە ڕەزامەندی یادداشت کراوە و بەڵێنامەشیاوە و ئەزان باسی کوێشەکەی
غەڵامەکەی خۆشیەوە بەڵام هەر دەست بەکاری خۆی بوو یعنی داش کراوە چەندەها جار بەڵێ ڕێک ئەو خۆڵەی کە مەسەلەن ئێمە فلێشمان هەیە با بڵێن لە خەستەخانەکانەوە ئەبرێ لە کانجەرۆ لە عەرزەکەیان ڕێیراوە سەگەکانی هێنەوە بۆ ناو شارۆمان ڕێکخراوە ژینگە پارێزەکان کە ئێستا دیفاع لە سەگەکەن با بڵێن ئەوان نازانن دەرەنجانی هاتنە ناوشاری سەگەکان چییە؟ ئێمە ئەزانین چ نەخۆشیێکیان پێوەیە لەبەرەوە ئەم مەسەلەیەکی جددیە کارتان لێکی ڕژاتان لێکی هەموو کەسێک لە جێ خۆیەوە هەوڵداوەکان زۆربەی بەسەر هاکازانی بەتەقێتەوە لەبەرەوە ئەو بەڕێزانەی کە لە ڕووی علمیەوە شارەزان ئەزانن ئەم خۆڵەکە ئەچێتە ژێرەوە هاڵاو دروستەکە چی دروستەکە ئەتەقێتەوە لە لەحزەیەکە یعنی ئەمە چییە ئەم بێباکیە بەرامبەر ئەم شار باسی خەبیری ژینگەی ئێمە بەڵێ خەبیری ژینگەیمانەیە بەڵام هیچ خەبیرێک بەبێ مادە نایە ئیشەکە بۆ بکات ئەوش هەر بەستاوە دۆسەر بودجەکەمان کێشەی ئەم قورسانەوەی لە مادەیە تاکە ساڵ کە بەفرێکی زۆر باری و سەرمایەکی بەدوایە دارەیەکانی دۆزەکانی نەک دارەیەکانی دۆزەکان داری سنۆبەریشمان لە زۆر شوێنەکان بەڵام چیمان کردو ئێمە بۆ یەکانی دۆزەکان چاوەڕێمان کرد هەسامان نیشەش زانی چەندیان هەڵەیە جدولێکیان بۆ نردین لە وەزارەتەوە چەند دار مەسەن لە پرۆژەی دارستانی پێنجەمیان لە پرۆژەی دارستانی ناوپارێزیان لە پرۆژەی دارستانی سێسار چەند دار وشک بووە ئێمە هەمومان کرد بە جدول ئەو دارانەی کە وشک بووە وتومانە لە ئێستادا وشکە جارێ هەڵی نایەوەتەوە با هەڵباتەوە کە لەگەڵ هەڵیایەوە بزانی چەندی وشکە بە تەواوەتی چەندی هەڵیاوەتەوە ئەوانەی کە وشکە ئێستای تر ئێمە لەمە و دەست پێکەین ئەوانەی بە تەواوەتی وشکە ئەیان بڕینەوە بەپێی ئەو ئیمکانیاتی کە لەبەردەستمانە یان خێنە مزایدەیەکی علەمیەوە ئەڵێن دارەکان بە پێوە فرۆشین ئێمە زۆر جار ئەوەمان کردووە داری وشک و دارە سووداوەکان ئێمە بەشی سەرەوە یەڵینەوەی یەڵینە ئەوی تر ئەیەڵینەوەی گەورە بەڵام ئێمە ئەو دارانی کە بە تەواوەتی وشک بەتەواوەتی وشک لە پرۆژە دارستانەکانمان کە زانیمان بۆ یەکەینەوە عەدەدەکانیان چەنە ئەوەی بڕاوە دایانین ئەوەیشی نەبڕاوە هەر ئەینووسین ئەکەینە مزایدەیەکی علەمیەوە ئەو کاتە بوو هەشت کەسێک دەست و خۆی ئەشی ئەو دارانە ئەپڕێتەوە لەجە سەرپەرشتیە بە مزایدەیەکی علەمی ئەفرۆشێت ئەوە کۆتایی پێ بەڵام یۆکالیپتۆز یەکێکە لەو دارانی خۆی دەزانی باشە بەڵام لەم ساڵا کە توو یخۆ سنەوبەری زاوی یەکێکە لە دارە هەرە باشەکان بۆ هەرێمی کوردستان کە تەنها 3 ساڵ ئاگیرێ دوای ئەوەی تر لە خەم ڕاکسێ بەس خەتی ئاگر بڕ و چاکردنی هێڵی گرادوۆنیەکان و هەڵپاچین و ئەمانەی لەسەر ئێمامێنێ کە گەورەترین کێشە بۆ دایرەی ئێمە ئاودان چونکە ئاودان گەورەترین کولفەی کە ئێمە کولفەیەکی وامان لە بەردەستانی ئێستا تەنکەرمان زۆر بیرمان زۆر مۆلیداتمان زۆر بەڵام بودجەمان نییە گاز بکەین بودجەمان نییە سیارەکانمان بەنزینی تێگەین و پێ بچین بۆ شوێنەکان بەدواداشوو بکەین بۆ پرۆژەکان ئەمە ئەوەیە اینجا ئێمە داری وەکالەتۆ نەوەڵە داری تریشمان وشت بووە ئەوەی سەر لە سیزایە خۆت کە ئاڕۆی زانی چەند ئیدارەکان پرسیارەکەی کات عومەر باسی کانەبەردەکان لەسەر چ بنەمای ئێمە مۆڵەتی ئێمە من لە پێشەوە باسی کرد گشتنەیەک لە پێشەوە ئەچێ لەو چوار بەڕێزە کە سەرۆکی وحدەی ئیدارەکە ئەگەر ڕازی نەبێ بە حیاتی ناتوانێت کان لەو مەنطقەیە بە هیچ لەسەر چ بنەمای بۆست ئەوان کە ئەوان هەموو ڕاست ئەو چوار بەڕێزەی کە ئەڕۆن کۆمەسەکە بۆ لەناو دارستانی شابێت لە ڕوبەڕووی دارستانی مساو بەرزەکەنەوە بۆ بەڕێوەدارستی دارستان کە مساو بەرزەکەنەوە بۆ ئێمەش گشتێکمان هەیە ئەچێت کەشفیکانەکە ئەکات بەپێی ئەو خاڵانەی کە بۆمان دیاریکراوە بە ئێکسووە ئەی داخلی GPS یەکەین و خاڵەکان دیاری کە خاڵەکانمان دیاری کرد چەند دابکرێتە ئەو پرۆژەوە ئەینووسی کردنەوەی ڕێگاک ئایا پێشتر ڕێگە کراوەتەوە کرابێتەوە ئەڵنووسین ڕێگای هەیە و هیچ کێشەیەک بەناو دارستانە و زەرەر بە دارستانی ناوچەکەدان بەڵام دارەکانی کە ئەکەوێتە ناویەوە پێشتر ئێمە تا 23 2021 تا دەدار مۆڵەت ڕێگەی پیا بوون وەزارەت تا دەدار موافقەت بکەین قەرەبی دارەکان وەرەگرینەوە بە وەسفی ڕەسمی موافقەت بۆ لەدەردا زیاتر بوو بە هیچ شێوەیەک ئێمە موافقەت ناین لە ئێستادا بڕیارەکە بۆ ئەڵێ ئیلدا ئەبێ بگەڕێتەوە بۆ وەزارەت هەشت پرۆژێک لەناو دارستانە بکرێت ئەگەر یەک داریشی دیابێ ئەبێ بگەڕێتەوە بۆ وەزارەت بۆ وەڵامەکانی زۆر سپاس دەکەین و سپاس بۆ ئامادەبوونتان و کۆتاییتان
يعني ئەو گردەداری فراوانەی لەناو شاری سلێمانیە هەیە کە زۆرترین بەشی سەوزایی لەو گردەداری فراوانەیە سەر بە بەڕێزانە گردی گۆڕان